بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەکگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. دیداری زانستی شێخ حەسەنی گڵەزەردە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسی شارەزا و ئەکادیمی و بە ئامادەبوونی نەوە و بنەماڵەی شێخ حەسەنی گڵەزەردە لە شاری سلێمانی دیداری زانستی بۆ ئەم کەسایەتی هەڵکەوت و ناودارەی کورد بەسترا. شێخ حەسەنی گڵەزەردە 300 ساڵ بەر لە ئێستا یەکێک بووە لە زانا هەڵکەوتوەکانی بواری زانستی ئیسلامی و بە یەکێک لە مەرجەع و پیاوە دڵسۆزەکانی میلەتی کورد دانراوە بۆ قسەکردن لەسەر ژیان و کەسایەتی و چالاکی و بەرهەمەکانی ئەم کەڵە پیاوەی کورد و بۆ قسەکردن لەسەر نەوەکانی کاریگەریان لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەسەر زانست و حجرە و خانەقاکانی کوردستانەوە پێمان باش بوو ئەڵقەی ئەمڕۆمان بۆ ئەم کەسایەتیە بۆ نەوەکانی بۆ جێدەستەکانی دیاری بکەین بە میوانداری یەکێک لە نەوەکانی ئەویش زۆر بەڕێز شێخ عەبدولجەبار شێخ عەبدوڕەحمان. سەرەتا زۆر بەخێراتن دەکەم جەناب کاک شێخ. زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر بێی. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ دیداری زانستی شێخ حەسەنی گڵەزەردە ئەنجامدرا لە شاری سلێمانی. گرنگ بیرۆکەی ئەم دیدارە چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە دیدارێک بۆ ناساندن و سەر لە نوێ پێشچاوخستنەوەی کەسایەتی و ئەزمون و ڕابردوو بەرهەمەکانی شێخ حەسەنی گڵەزەردە بە خەڵک وەکوڵێ بناسێننەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. پێشکی دەستخۆشی لە جەناب دەکەم و لە قەناتی پەیام وسڵاو لە بینەرانی ئەم کەناڵە. دیداری شێخ حەسەنی گڵەزەردە بیرۆکەی ئێستا نییە کاتی و ئانی بێت. ساڵێک زیاترە وەکوونەوەکانی شێخ حەسەن بیرمان کردەوە کە دیدارێک بۆ شێخ حەسەن وەکو زانایەک نەک وەکو نەوەکانی شێخ حەسەن وەکو زانایەکی نەتەوەی کورچون کە شێخ حەسەن لە موڵکی بنەماڵە و نەوەکانی دەرچووە بۆتە جزئێک لە مێژوو لە شارستانێتی کوردستان. ئەگەر بتێ دیدارێکی زانستی بکەی ئەبێ زانکۆ و سنتەرەکان بەشداری بنیان بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بۆیە لەگەڵ نەوەکانی شێخ حەسەنە وامان بە باشزانی ئەم چەند سنتەری زەهاوی و زانکۆی سلێمانی کۆلیجی زانستە ئیسلامیەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی زائیدە نەوەکانی شێخ حەسەن قەزێ ئێمە بەس هاوکاریکردن بوو، استشارەکردن. خۆمان مەثەڵەن من توێژینەوەم هەبوو لە بەحسەکانە بەڵام وەکو لەژنەی سەرپەرشتیاری وەکو استشارە کۆمەڵێک لە خزمانی کەرکوو و کۆمەڵێک لە خزمانی سلێمانی یارمەتی ئەو چوارجێتەماندا بۆ ئەوەی دیدارێکی زانستی بێ. دانیشتنێکی زۆر کرا، ئایا ئەمە مؤتەمەر بێت، ئایا دیدار بێ، ئایا دووسێ ڕۆژێک بێ بکرێتە کۆنفراس. لەسەر ئەوە دانرا کە وەکو پێش کۆنگرە یەک ڕۆژ بێ دوو تاق پانێڵەکان تەقدیم بکرێت. ئەو پانێڵانە پێش ئەوسا کە بەحسەکان تەقدیمەکرێت لەژنەی زانستی کۆی بکاتەوە و ئەوەی بە باش ئەزانی هەڵی ببژێرە بکرێتە کتابێ وەکرایە کتابێک و ئەمڕۆ تەوزیع کرا بەسەر ئەوانەی کە ئامادە بوون لە دیدارەکە. کەواتە ئەو چوار لایەنەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەوان ڕۆڵی سەرەکیان هەبووە لە دروستکردنی ئەم بیرۆکەیە. ئێوە وەکو هاوکار و وەکوڵێ یارمەتی دەری ئەوان کردووە. مەوزوعەکە ئێمە ئەقتراحمان کرد بەڵام وامان بە باش زانین ئەوان هەرسن بەکارە شتەکە شتێکی زانستی و ئەکادیمی بێ ئێمە هاوکاریان بکەین. بەڵێ گەڕانەوەی وەکوڵیا هەوڵی لایەنە ئەکادیمیەکان زانکۆ سەنتەری زەهاوی ئەم شوێنانە بۆ وەکوڵێ پێشچاو خستنەوەی کەسایەتەکانی ڕابردوو بۆ گەڕانەوە بۆ مێژووی کەسایەتیەک تا چەند گرنگی و بایەخی خۆی هەیە. زۆر گرنگە چونکە ئەمڕۆ ئەلحەمدولیلا بین زروفەکە لەبارە و بۆ زۆر کەس حرەکەیەکی علمی بە قووەت هەیە لە کوردستان. ئەبینی لە هەولێر لە سلێمانی لە ساڵانی لە 2003 بە دوا پێش ئەو ساش بۆ زۆربەی کەسایەتەکان کراوە، کەسایەتی ئاینی، کەسایەتی نەتەوایەتی، کەسایەتی زانستی و علمی. ینی من خۆم لە بازێکیان ئامادە بوومە کراوە، ینی حرەکەیەکی علمی بە قووەت هەیە
لە کوردستانە بۆ ئەو کەسایەتیانە ئێمەش یعنی شتەکەواتی ئەگەم درەنگیشە دوای 3 قەرن بۆ زانایەکی وەکو شێخ حەسەنی گڵەزەردە دیدارێکی ئاوها بکرێ بەڵام ئێستا شەرکراوە شتێکی زۆر باشە. بەڵێ کاک شێخ بەر لەوەی من بچمە نێو مێژووی بنەماڵەی شێخ حەسەنی گڵەزەردە لە باو با پیرانیەوە بزانین ئەم بنەماڵەیە کاریگەریان لەسەر وەکڵێ ڕەوتی ڕووداوەکانی سەردەم ڕۆڵیان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە برەودان بە حوجرە و زانستی ئیسلامی چی بوو بێ پێم خۆشە ناوی شێخ حەسەنی گڵەزەردە بزانین شێخ حەسەنی گڵەزەردە کە یەکێکە لە زانا هەڵکەوت و بلیمەتەکانی سەردەمی خۆی وە بە یەکێک لەو پیاوە ئاینێ بە ڕێزانە دەناسرێت کە ریفۆرمێکی جوانیان لە بواری ئاینان کردووە شێخ حەسەنی گڵەزەردە کێیە؟ شێخ حەسەنی گڵەزەردە کوڕی شێخ محەممەدی نۆدەیە کوڕی شێخ عەلی وندرێنێ کە کوڕی بابا ڕەسوولی گەورەیە ئەمانە بەڕەچەڵک ساداتی بەرزن ئەگەڕێنەوە ئەولادی شێخ ئیسای بەرزنجی لە بەرزنجە یەکەم جار باپیرە گەوریان شێخ ئیسا پێش 600 ساڵێک هاتوۆتە ئەوێ وەنەوەکانی بۆ 300 ساڵ لە بەرزنجە ژیاون حتا بابا ڕەسوولی گەورە لەوە بە دواوە شێخ عەلی وندرێنە لە بەرزنجە دێتە خوارەوە دوای ئەوە شێخ محەممەدی کوڕ شێخ عەلی دێتە خوارەوە بۆ نۆدێ ئەو کاتە سلێمانی نەبووە تەبعاً کوڕەکان شێخ محەممەدی نۆدێ 5 کوڕی هەیە ئەم 5 کوڕە شێخ حەسەنی گڵەزەردەیە و شێخ ئیسماعیلی ولیانیە سەید ئەحمەدی غەزاییە شێخ عەلی دۆڵپەمووە ئەمە هەر یەک و لە بوارێکە هەڵکەوتونە بۆچی 5 مناڵی بەرە بابێک 5 مناڵی نەوەی پیاوێک یەکیان شێخ ئەحمەدی غەزاییان دۆڵپەمە یەکیان گڵەزەردە ئەم ناوە ناوانە ئەم نازناوانەی کە وەریان گرتووە پەیوەندی بە چیەوە هەبووە؟ پەیوەندی بەوەیە ئەو کاتە ئەوان کە لە بەرزنجە هاتوونەتە خوارەوە هەر یەک و چوونەتە طبعاً بە بۆنەی ئەوەی کە ئەمان طالب العلم بوونەوە هەوڵیان داوە مەدارسیان کردوتەوە هەر یەک و چوونەتە دێیەک دانیشتون کە چوونەتە بەمانەوە ناسراوە یعنی ئێساڵی شێخ ئیسای بەرزنجە بە شێخ ئیساوە یان شێخ حەسەنی گڵەزەردە بە شێخ حەسەنەوە ئەناسرێ توانیمیانە گە خۆشیان خەڵکی ئەو شوێنە نین توانیانە ئەم منتیقە ئەم گوندە ئەم شوێنە بە خەڵکی بناسییانە بەڵێ کە چوونەتە ئەوێ بە بۆنەی ئەوانەوە جێگاکە ناسراوە ئاودان بۆتەوە ئەگەر بچوونایە هەورامانیش بە هەمان شێوە ئەو جێگایە بۆوانەوە ئەناسراو ئاودان بۆ خەڵک ڕووی تێیان نەکرد. بەڵێ کاک شێخ کاریگەری و ڕۆڵی بنەماڵە لە دروستکردنی کەسایەتیەکانە جەنابێت کە ڕێڕەوی وەکڵیا زنجیری کەسایەتی با و باپیری شێخ حەسەنی گڵەزەردە گێڕایە بۆ شێخ ئیسای بەرزنجی کەواتە ئەم ڕێڕەوە ئەم زنجیرە لە کەسایەتی بە پیاوی باش و شێخ و زانا و ئەهلی علم و زانستا تێپەڕیوە کاریگەری ئەم بنەماڵەیە ئەم ڕێڕەوە پیرۆزە لەسەر هەڵکەوتنی کەسایەتی و دروستکردنی کەسایەتەکان چۆنیە؟ تەئسیری بنەماڵە زۆر زۆرە ئەمان چونکە لە بنەماڵێکی ئاینی زانستی بوونە تێکەڵی مەسائلی کە نەبوونە بەس خەریکی خزمەتی دینەکە و خزمەتی علم بوونە پشتا و پشت کە هاتوونەتە خوارەوە حتاکو زمانی شێخ حەسەن مەلایەتی کردووە مەدرسەی لە گڵەزەردەیە هەبوو بەڵام سێرەکەی لە بوارەکانی کەشە لە فەلەکیاتە ئەو کاتە کەس نەبوو بایەخی پێ بدا شێخ حەسەن هەڵساو ئێتمامی داوە بە فەلەکیات کە عولەمای ئەو کاتە زیاتر بە فیقه و بە نەحو و بە مەسائلی مەواریث بەڵێ علمی ئەو 12 علمی کە ئەو کاتە لە حوجرای خوێنراوە بەڵام سێرەکەی شێخ حەسەن لەبەر ئەوەی کارامە بۆ هەڵکەوتوو بووە لە بوارێکە بایەخی داوە یعنی فەلەکیات و تەلیفاتی کردووە یعنی دا ئەنرێ بە 4 فەلەکی لە عالەمی ئیسلامیە. کەواتە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لەسەر شێخ حەسەنی گڵەزەردە قسەکەین و بەجیا لە باو باپیری خۆی لێرە بۆتە جێی باسی ئێمە و ئەم ڕۆژدی دایزانستی بۆکراوی ئەوەیە کە لەو ڕێڕەوە لای داوە توانیوەتی فراوانتر بیر بکاتەوە خزمەتی زیاتر بکە بۆ کۆڵێ لەو 12 علمی حوجرە دەرچێت و شتی زیاتر بە خەڵک بەڵێ قوربان داهێنانی کردووە لە هەر لە مەرحەلەی خۆیان خەڵکی سلێمانی ئەو کاتە وەکو ئێستا نەبووە وەسائلی تەواصل و ئەم ڕادیۆ و تەلەڤیزۆن و شت نەبووە ئەو کاتە نەیان زانیوە هەموو کەس نەیتوانێت متابعە بکات مانگ کەیە مەسەڵەن ڕەمەزان کەی تەواو بێت چی ڕۆژێک جەژنە ئەو کاتە اعتمادیان لەسەر شێخ حەسەن کردووە شاری سلێمانی ئەوقافی سلێمانی بە ڕسمی نامەی بۆ ناردووە و توێتی ئەگەر مانگت مەرسەدی هەبوو متابعی مانگی کردووە لە گڵەزەردەوە مانگت بینی لەوێ ئاگرێک بکەیتەوە بۆی خەڵکی ئێرە بزانێت خەڵکی ئەم ناوچەیە بزانێت کە بەیانی
جەژنە و کۆتایی ڕەمەزان. کاک شێخ باسمان لەو هۆکارە کرد کە وەکۆڵێ شێخ حەسەنی کردوتە تەوەری بەرنمەیەکی وەکۆم بەرنامەی من و کردێتی هۆکاریەوەی کە دیدارێکی زانستی بۆ ببەسرێ. بەڵام ئەو هۆکارانی کەوایان کردووە تا ئێستا شێخ حەسەنی گڵەزەردە کەمتر بە خەڵک بناسرێ پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئایا هی ئەوەیە کە نووسین و دەستنووس لەسەری کەمە یان فەوتاون هۆکارەکەی بۆ چیە گەڕێت؟ وەڵڵاهی مامۆستاجان هۆکارەکەی ئەوەیە منطقەکە ئیستقراری تیان نەبووە لەو سەردەما. بەڵێ ئێستا ئەو هەموو مؤلەفاتی شێخ حەسەن ئێمە یەک ساڵ هاتین ڕۆیشتین یەک مؤلەفێکمان دەست نەکەوت کە ساغی بکەینەوە تحقیقی بکەین و چاپی بکەین لە دیدارەکەی وڵای بکەین. زۆر هاتین ڕۆیشتین یەک مؤلەفی ئەو هەموو تەلیفاتەی کردووە یەک مؤلەفێکی نەما. چەند دانراوی هەبووە وەک بزانین؟ زیاتر لە 15 مؤلەفی هەیە. بەڵێ ئەمە لە چ بوارێکان نووسین؟ لە بواری فەلەکیاتە، لە بواری جادەرمانە، لە بواری عیلمەکانە. لەم هەوڵەیە کە ئەماندە کتابێکمان دۆزیەوە لە مەکتەبەی گەیلانی لە بەغدا، هینی شێخ حەسەنی گڵەزەردیە، شەرحێکە لەسەر حاشیەی کرۆ لەسەر شەرحی عیسامەدین کە کتابێکی زۆر مهمە لە ئیستعارات لە بەلاغەیە ئەخوێنرا لە حوجرەیە. کتابێکە عیبارەکانی زۆر ئەگەر شەرح نەکرێت ناتوانێت، معنای وایە زۆر مستەوای بەرز بووە لە علومەکانی کە ماعەدا ئەو عیلمەشکە علمی فەلەکی. بەڵێ کاک شێخ بە چه زمانێک نووسیوێتی؟ بە عەرەبی و فارسی ئەو کاتە زمانی ئەو مەرحەلەیە بووە. بەڵێ بە عەرەبی و فارسی مؤلەفاتی. بە کوردی دانرا و نووسینی نییە؟ قوربان بە کوردی نەیان نووسیوە، بەڵام شێخ محێدینی کوڕی شێخ حەسەن بەڵێ زۆر جار مؤلەفاتی ئەوش خاوەنی 24 مؤلەف کوڕی دووەمێتی، زۆر جار لە ئاخری کتابەکانە کەلیمەی کوردی بەکارهێنا، ئەلکوردی شەهرەزووری شافعی لە ئاخری کتابەکە. ئەو کاتە خەڵک لە نووسینەکانیان ئەو کەلیمەیان بەکارهێنا، جانبی نەتەوایەتیش فەخریان پێوە کردووە. بەڵێ من لە دەستخەتەکانی شێخ محەدین ئێستا من لە خزمەتیان لە کەرکوو لە چەند جێگا بینیمە نووسیوێتی القەرەداغی الکوردی شافعی مثلا البەرزنجی. بەڵێ مامۆس کاک شێخ باست لە ڕەهەندی نەتەوایەتی کرد لای نەوەکانی شێخ حەسەنی گڵەزەردە. هەستی نەتەوایەتی لای شێخ حەسەن خودی خۆی چۆنی بووە ئەوەندەی کە شتێک لە جەنابیان بگێردرێتە بزانین چۆن هەستی نەتەوایەتی تێکەڵ بە ئاین کردووە، توانیوێتی وەکۆڵی خزمەتی هەردوو ڕەهەندەکە بکە و بیسەلمێنێ کە نەتەوە و ئاین هیچ دژیەکی و بۆ من ناتەباییە لە نێوانیانان نییە. قوربانجان بە شێخ حەسەنی گڵەزەردە بە پراکتیکی و بە عەمەلی سەلماندوێتی ئەو کاتە کە هەجمەیەکی بە قووەت کراوە بۆ سەر کوردستان و باس ئەکرێت لە بەرەی نەتەوەیە بۆ نەچوەتە بەرەی دەسەڵات و بۆی ڕێک کەوتووە. ئەو کاتە نادرشای عەجەمی کە نامەی بۆ ناردووە و بچێت و نزیک بێتەوە لێی و ئیسفادە لە شەخسیەتی بکات، شەخسیەتی شێخ حەسەن و بە ناوی ئەوەی کە ئەمان لەسەر ڕێچکەی باپیرەی ئەوان ئەڕۆن و مەبەستیان ئەوەی ئەو مەذهەبە شێخ حەسەن نزیک نەبووەتەوە لە دەسەڵات و مووقفی زۆر واضح بووە لەگەڵ نەتەوەی خۆیان بوو. بەڵێ کاک شێخ ئەم نامەناردنە من تەبان دواییەکێ لە تەوەرەکانم باسکردنە لە ناوەڕۆکی ئەم نامەیە کە نادرشا بۆ نادرشای ئەفشار بۆ شێخ حەسەنی گڵەزەردەی ناردووە. پێشتر هیچ نزیکی و یەکترناسینێک لە نێوان ئەم دوو کەسایەتیا هەبووە کە یەکیان کۆڵێ سەرۆکی سوپایەکی داگیرگەر بۆ یەکێکیان یەکێک بۆ لە زانە هەڵکەوتەکانی ناوچەکەی خۆی. چۆن بۆ منە نادرشا هەستی کردو پیاوێکی گەورە و کۆڵە کارامە یان پیاوێکی هەڵکەوتو و زانە لەم ناوچەیەدا هەیە تاوەکو ئەمیش نامەی بۆ ئەنێرێ؟ نەخێر پێشەوە پەیوەندی و تەواصولیان نەبووە، بەڵام کە نادرشا لە ئێرانەوە دێت هجوومە کاتە سەر منطقەی شارەزۆر داگیرێکا و دوای ئەچێتە کەرکووک و ئاخر جاش ئەچێتە مووسڵ پرسیار ئەکات ئەو کاتە کەسایەتی ئاینی چیە، زەعاماتی دینی چیە، کەسایەتی کۆمەڵایەتی چیە، بۆ ئەوەی لە خۆیان نزیک باتەوە لە ڕێگای ئەوانەوە بتوانێت تەئسیر لە خەڵکەکە بکە. کە بیستوێتی شێخ حەسەن شخصیەتێکی ئاوا کۆمەڵایەتی و ئاینی و نفوذی هەیە و خەڵک ڕێزی لێ ئەگرێ، ویستێتی شخصیەتەکەی لە خۆی نزیکات. ئەو نامەی ناردووە بەو ئوسلوبە داوای کرۆ لە شێخ حەسەن و توێتی من کە هاتوومە بۆ ئێرەمە بەستم ئەوە نەشری مەذهەبی باپیری تۆ بکەم کە جەعفەری سادقە. چۆن زانیوێتی کە مەذهەبی باپیری شێخ حەسەن گەڕێتەوە سەر جەعفەری سادق؟ ئەزانێت کە ئەمان سەیدن بەرزنجەن و بەرزنجە لە ئەولادی موسای کاظمن و حوسەینین
بۆ زانیوێتیەوە ئاشکرایە بەرزنجە سەیدن و صحیح نەسەبن لە کوردستانە ئەوە حەزەکەی لە نەوەکانی شێخ مەحموودا دێنە سەرەوە کە ئەمان نەوەکانی شێخ حەسەنی گڵە زەردر لە بەحر ئەنسابەکان سێ بەحر ئەنسابدان ڕاوەرسێکی نەوەکانی شێخ حەسەن دایانەوە لە کوردستانە. بەڵێ اینجاکە ئەو نامەی ناردووە بۆ شێخ حەسەنی ناردووە نامەکە شێخ حەسەنی جوابی ئەداتەوە لە تۆ کە ئەڵێ من مەبەستم ئەوەیە مەذهبی باپیرت نەشر بکەم لەم منطقەیە ئێمە ئەزانین باپیرەمان جەعفەری سادق مەذهبەکەی تەدوین نەکرا تەلەبەکانی نەیانووسیوە ڕاستە خۆی شێخی ئەبوو حەنیفە بووە بەڵام مەذهبەکەی لەبەر ئەوەی نەنووسرایەوە ئیتر نەشر نەکرا مەذهبی پێنجەم ئارە چوار مەذهبێکی ئاقڵ بووە وەکڵێ دوای وەهم و سەرابێ نەکەوتووە بەڵێ قوربانی ئێستا خەڵک بە دوای نووسین و وەکڵێت دۆکۆمنت و بەڵگەی ئاگەڕێن ئەو لەو سەردەما سلماندوێتی کەشتی وەهمی و خەیاڵ بۆ ئەوە ناشێکە تۆ دوایکەوی بەڵێ وە جوابێکی بە حیکمەتشی داوەتەوە ئەم کەسایەتیەکی ئاینی و ئەو کابرای هاتووە لیوە هێزێکی زۆری لەگەڵایە و منطقەی داگیر کردووە و ئەم ئەبێ بە حیکمەت جوابی بدات و من جوابەکانشی زۆر منصفن توێتی ئەمە ئەزانین مەذهبی پێنجەم کە مەذهبی جەعفەری سادق هەی باپیرەمان نەبووە مەذهب ئەمە ئەو چوار مەذهبە لای ئێمە هەیە چونکە تەلەبەکانی نەشریان نەکرد تەدوینیان نەکرد دوای ئەوە تۆ ئەڵێ من باپیرەی یعنی حبی باپیرەی ئێوەم هەیە و ئەمە إن كان حبك مشوبا ببغض الأصحاب فلا ينفعك يوم الحساب ئەگەر تۆ حبی ئال و بەیت تێکەڵ بکەی لەگەڵ بغضی سەحابە ئەمە لە قیامەتە هیچ سوودێکی لێ ئەمە کەلیمەیەکە زۆر گرنگە بتوانی بەرامبەر تاغیەک ئاوها نەسن سەراحەت لە پێشەکێکە شاکە وەکۆڵێت سڵاوات بۆ پێغەمبەری خوا دەنێر بە هەموو هاوەڵام شوێنکەوتانی بێجیاوازی بەڵێ قوربان ئەوەش من سنەبوونی خۆی ئەسەرمێنێ بەڵێمە بەستم ئەوە نیە ینی تەفسیلی نامەکە بەڵام دوو خاڵیش لە ئاخرە و ئیشارەت پێکە ئەڵێ من نەسیحەت دەکەم هجوم نەکەیتە سەر دەوڵەتی عوسمانی و واز لە مووسڵ بێنە ئەو کاتەمە بەستی ئەوە بۆ مووسڵ داگیر بکە و بەرەو تورکیا کە عاسمەی دەوڵەتی ئیسلامی وە لە ئەستەمبول پێی وتووە نەسیحەت دەکەم کە واز لەو هجوومە بێنە و بینیوش چونکە خەڵک هەیە وای بینیوە کە دەوڵەتی عوسمانی بۆ ماوەیەکی کە ئەمێننەوە ئەوکیش یەکێک لە تەنەبوعاتی بووە و یەکێک لە کەراماتیشی هەر لە نامەکە نووسیوەتی بینیمە یەکێک لە خزمەکانت محاولەی کوشتن دەکە ئەو کەراماتەشی دێتە دی دوای ئەوەی کە نادرشا لە مووسڵ ئەشکێ و ئەگەڕێتەوە بۆ ئێران هەرێکێک لە ئامۆزاکان خۆی کە قائیدە لە جێشەکەیە انقلاب بکاتە سەر نادرشایە و ئەیکوژێت و لە ئێران بۆ 10 ساڵ حربی داخلی دروستە بێت دوای ئەوە کەریمخانی زەند دووبارە دێتەوە دەوڵەتەکە دروست ئەکاتەوە. زۆر باش کاک شێخ دوایی تەبەن دێنەوە سەر ناوەڕۆکی ئەو نامەیە کە من لای من پێم وایە یەکێکە لە نامە جوان و زیندوەکان کە هەم هەستی نەتەوەی هەمەستی خۆشەویستی هاوەڵان و سنەبوون و کۆمەڵە شتی تری لێ دەخوێنرێتەوە هەمیشە کاتێ ستەمکارێ ئەچێتە شوێنە داگیرەکە هەوڵ ئەدا ڕەمزە گەورەکان پیاوە هەڵکەوتوەکان بکاتە گۆچانی خۆی یا بیان کاتە داردەستی خۆی بە دوو شت یەکیان بە تەماح خستنە بێش چاوی یەکیشیان بە ترساندنی سەیرەکەی لەوە نازانم ئایا تەماح بوونی هەبوو بەیانە بەڵام سەیرەکەی لایکی یەک لەوەی نانەی کە ئەی خاتە بەردەم شێخ حەسەن گڵەزەدەگە نەچ نەیە بۆ لای ئەوە خەشم و تووڕێی و ئاگری خۆی ئەبانە بەسەریانی ئەی ترسێنێ سەیرەکەی ئەم شێخ حەسەنی گڵەزەردەیە بەرامبەر ئەم ستەمکارەکە لەوە چەکیشی بەدەستەوە نەبوو بێر گۆچانێک یان تەزبیحێکی دەستی ئەوەستێتەوە و هیچ ئەرزشێکی بۆ دانانێ نەبوونی تەماح و نەبوونی ترس لەم کەسایەتیا جەنابەت چۆن وەکوڵێ ئاماژەی پێەکەی والله ئەوە دەلالەت لەسەر سەلابەتیانەکە بەرامبەر لا يخافون في الله لومة لائم وهي ألا أن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون أو يعني إيشي بمنصب يعني امتيازاتي دنيوي نبوة بو خواجياوة وأوش لخوا بترسيا الله همو كس لي أترسيا بويا ولا تاريخي ميجو علماء إسلام بخواني توا أمثالي شيخ حسن زور بوا موقفی سەلیبیان هەبوو بەرامبەر توغات و بەرامبەر ئەوانەی کە و دینی خۆیان نەفرۆشتەوە بە ئەمتیازاتی دنیەوی حتا یعنی مێژوو ئیسلام پڕە لەو سەروەریانە ئەگەر تاریخی حەضارەی ئیسلامی بخوێنیتەوە. زۆر ڕاستە کاک شێخ جەنابێت لە درێژەی نامەکە شێخ حەسەن بۆ نادرشا ئەنووسێ ئەوەی کە لە دڵ تا شاردووتەتەوە وەکۆڵی ئەنجامی مەدە کە بریتێ لە
شەڕی عوسمانیەکان و داگیرکردنی مووسڵ. ئەمە خۆی ئەڵێ شتێکە لە دڵ تا شاردووتەتەوە. ینی هێشتاوە کۆڵێ بە دەست و پەیوەند و سوپاکێ خۆشی نەوتووە. دوایی اینجا ئەژلە یەکێک لە دار و دەستەکەی خۆت هەوڵی کوشتنت ئەدا سەیەکی ئەمیش دێتە دی. جەناب داماژت بەوەدا کە ئەمە کەراماتی شێخ حەسەنی گڵەزەردە بووە. کەرامات بوونی کەرامات لە ژیانی ئەم پیاوە چۆن چۆنی بووە. ئایا شتی تری لێ ئەگەردرێتەوە یان تەنها ئەم دوو شتێکە لە نامەکەی داماژەی پێداوە؟ کەراماتی لێ ئەگێڕنەوە مەلا سلێمان هەیە تەئلیفێکی کردووە لەو سەردەمەیە باسی کەراماتی شێخ حەسەنەکە چونکە ئەمە وەکو ئەهلی سونە و جەماعە باوەڕمان هەیە موعجزە بۆ ئەنبیایە کەرامەت بۆ ئەولیایە کەرامەتیش ئەمرێکی خارقەوە بێجگەلەوە کەراماتی کەی لێ ئەبینەوە حتا شێخ معروفی نۆدێ کە چووە بۆ خزمەتی شێخ حەسەن کەراماتی لێبینیوە و تەوثیقی کردووە نووسیوێتەوە ینی ئەهلی کەرامات بووە شێخ حەسەنی گڵەزەردی ئەولایەکی گەورە بوو ئەگەر بێت و باسی ئەو جانبە بکەین. بەڵێ کاک شێخ باسێک لە چواربراکەی تری شێخ حەسەنی گڵەزەردە بکەین زانین ئەوان وەکوڵێ ئەوانیش هەوڵیان داوە لە خزمەتکردنی تەریقەت و حوجرە و زانستی ئیسلامی و ینی وەکو شێخ حەسەنی گڵەزەردە ئەوانیش ناو و ناوبانگێکیان هەیە یام ئەوان بە چیەوە خەریک بوون؟ براکانی کەش بڵ هەرێکی لە بوارێکە هەڵکەوتون یەکەمیان شێخ ئیسماعیلی ولیانی برای شێخ حەسەنی گڵەزەردە دەمان ئەو برا گەورەی شێخ حەسەن دوای ئەو دێ اینجا شێخ ئەحمەدی غەزایی شێخ ئیسماعیلی ولیانی ئەچێتە بەغداد تەریقەت لە شێخ ئەحمەدی ئیحسایی وەرەگری تەریقەتی قادری ئەو بۆ یەکەم جار تەریقەتی قادری ئەهێنێتە کوردستان کەواتە هێنانی تەریقی قادریش یەکێک بووە لە دەستکەوتەکانی ئەم بنەماڵەیە. بەڵێ لە کوڕەکانی شێخ محەممەدی نۆدێ شێخ ئیسماعیلی ولیانی یەکەم جار تەریقەتی قادری دێنێتە کوردستان و دەست ئەکا بە ئیرشادکردن لێرەوە ئەچێتە منطقەی ڕێوێ ئەو لەوێ وەفات ئەکاوە هەر مەدفونە لە منطقەی ڕێوێ لە بادینان لە ولیانەوە ئەچێت بۆ ئیرشاد و بۆ تەریقەت. برایەکی کەی کە سید ئەحمەدی غەزائیە سید ئەحمەدی غەزائی لە غەزایە شەهید ئەبێ دژی ئەو کاتە ڕووس هجوومە کاتە سەر دەوڵەتی عوسمانی دائیمە دەوڵەتی عوسمانی کۆمەڵێک زەعاماتی دینی هەبوونە کە خۆبەخش بوونە لەگەڵ ئەتبعاکانیانە دائیمە دیفاعیان لە حدود و مقدساتی ئیسلام کردووە و لە غەزایە شەهید ئەبێ بۆیە لە قەبی غەزائیان پێبەخشیوە و ئەو کاتە لە قەڵات چۆلانیشدا سلێمانی دروست نەکراوە لە قەڵات چۆلان مەدرسەیەک بە ناوی ئەو ئەکەنەوە مەدرسەی غەزایی دوای ئەوە شێخ معروفی نۆدەی کوڕەزای شێخ ئەحمەدی غەزایی لەو مەدرسەیە ئەمێنێتەوە کە سلێمانی بینا ئەکرێ طبعاً چەند مزگەوت لە قەڵات چۆلان هەبووە لە سلێمانی ئەوە مزگەوت بیناکراوە چەند دوکان هەبووە چەند خان هەبووە چەند لەبەر ئەوەی کە شارەکە ئەگوازنەوە ئەزمە دروست نەبێ باشتر بێنە سەر شارێکی حازر ئەو کاتە شێخ معروفی نۆدێ دێتە مزگەوتی گەورەی سلێمانی کە ئێستا لێ مەدفونە خۆی لە گردی سەیوانەوە ئەوزان حاجی کاک ئەحمەد و شێخ مەحموودی حەفید لەوێن کە لەنەوەی شێخ ئەحمەدی غەزایی شێخ معروفی نۆدێ جزئێکە لە حەضارەتی ینی شێخ مەحموودی مەلیکی کوردستان و شێخ معروفی نودێ و کاک ئەحمەدی شێخ ئەمانە هەمویان ئەچنەوە سەر بنەماڵە و تەریقەتی بەڵێ ئەچنە ئەولادی شێخ ئەحمەدی غەزائین کە برای شێخ حەسەنی گڵەزەردە برای شێخ ئیسماعیلی ولیانی بەڵێ شێخ معروفی نۆدێ لە مزگەوتی گەورەی سلێمانی دەستکاتە تەدریس و تەئلیف یعنی خاوەنی 6 مؤلفە تا ئێستا 12 بەس ڕیسالی ماجستێر و دکتۆرا لەسەر مؤلفەکانی نووسراوە مەجمەعی عیلمی عێراقی لە هەشتاکانە کۆمەڵێک دکتۆری ڕاستپارد هەموو بەرهەمەکانیان زیندوو کردە و چاپیان کرد لە 6 مجلد الأعمال الكاملة للشيخ معروف النودي بەڕاستی بەشێکە لە حەضارەتی کوردستان شێخ معروفی نۆدێ کەواتە ڕۆڵی ئەم بنەماڵەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە برەودان بە زانست و زانیاری و ئاوەدانکردنەوەی حوجرە و حتا ئاوەدانکردنەوەی کوردستان ڕۆڵیان چی بووە؟ ڕۆڵی سەرەکییان هەبوو ئەو کاتە شێخ معروفی نۆدێ دەوری وزارەی تعلیم عالی بینی و حتا بۆ هەڵەبجە بۆ گوڵئەمبەر بۆ شارەکانی کە لێرەوە کتابەکان چاپکراوە بەسەر مەدرسەکان لای شێخ معروفی نۆدێ تەوزیع کراوە دوای شێخ معروفی نۆدێ حاجی کاک ئەحمەدی کوڕی ئەوەش بزانین ینی کتابەکانی شێخ معروفی نۆدێ لە مەدرسە دینیا مەنهەج بووە هەر لە ئەحمەدیەوە بیگرە هەر لە مەواریفەکەیەوە لە مؤلفەکانی کەیەوە مەنهەج بووە لە مەدرسە دینیەکانی کوردستانە ینی مەواریفەکەی
کە ئێستا ڕەحەبیە من ئەیبین لە وزارەی ئەوقافی بەغدا لە مەدارسی دینیە ئەخوێنرێ موالیفەکەی شێخ معروف نودێم خوێن لە مستەوای هەرچەند ڕەحەبیەش مؤلیفەکەی کوردە و شارحەکەشی کوردە، بەڵام ئەمیش لەو مستەوایەیە، ینی شعرەکانی بخوێنەرەوە، شعرەکانی تەخمیسی بوردەی کردووە، تەخمیسی بانت سوعادوی کردووە، ئەو شعرە بەرزانە ینی عەلامەی زمانی خۆی بووە شێخ معروف. دوای خۆشی حاجی کاک ئەحمەدی کوڕی کە ئەو ئەولیا گەورەی بوو، ئەو عالم و بەرزەش بووە، نامەی ناردووە. ئەو کاتە جافەکان ڕەحالە بوونە، ینی دەوارنشین بوونە، گەرمیانی کوێستانیان کردووە، ئەم نامەی بۆیان ناردووە 160 نامە بۆ ئیرشادکردنیان، بۆ تەوجیهکردنیان. ئەو نامانە مەلا عەبدولکەریم مودەڕس هەمووی کۆ کردەتەوە، تەرجمەی کردووە لەژێر ناوی مەکتوباتی حاجی کاک ئەحمەد. ئەگەر ئەو مەکتوباتە ئەوەی بیخوێنێتەوە ئەزانێ ئەمە چی سەرچاوەیەکە، حاجی کاک ئەحمەد چی زانایەکی گەورە بووە. بەڵێ کاک شێخ وەگەزانین ئەم بنەماڵەیە کە ئەگەر لە ئێستەوە بیگرین هەتاگاتەوە شێخ عیسای بەرزنجی هەمیشە خاوەنی وەکۆڵە دیوەخان و حوجرە و خانەقا بوون. خزمەتکردنی هەژاران و بێنەوایان، ئەو کەسانەی کە محتاج و کەم دەست بوون لە نای بۆ منە شێخ حەسەنی گڵەزەدە بە شێوەیەکی گشتی و لای برا و نەوەکانی چۆنی بووە، چۆن لایەن لە مەزلومیەت و نەبوونی و چەساوایی خەڵک کردوێتەوە وە کۆڵێ بەگەشت دەرەبەگ و ئاغاکانە ڕۆشتونەتەوە. قوربان ئەگەر ئێمە ژیانی حاجی کاک ئەحمەد بخوێنینەوە کە لە نەوەی شێخ ئەحمەدی غەزایی و برازازای تقریبا شێخ حەسەنی گڵە زەردەیە، حاجی کاک ئەحمەد مەلا عەبدولکەریم مودەڕس بەڕەحمەت بێ زۆر بە جوانی باس ژیانی کردووە لە بنەماڵەی زانیاران. بەڕاستی حاجی کاک ئەحمەد یەکێک لەو هەڵوێستانەی ئەڵێ خۆی تەرخان کردو دوای وەفاتی شێخ معروفی نۆدێ، خۆی تەرخان کردووە یەک جا بۆ خزمەت، یەکێ لەوانەی کە کردوێتی مؤلەفات، یەکێک لەوانەی تر تەدریسە، یەکێکی تر لەوانە ئیشی خەڵکی ڕاپەڕان. حاجی کاک ئەحمەد ئیشی شخصی بە مەسئول نەبووە، بەڵام هەچ ڕۆژێک فەقیرێک هاتووە ئیشێکی لای مەسئولی هەوە ڕووی یەکسەر بەبێ تاخیر بوون چوە ڕووی لە مەسئولەکە نابووە ئیشەکەی بۆ جێبەجێ بکرێت. جارێک مەسئولێک پێی وتووە ئیتر مەیە زۆر تۆ دێ بۆ مراجعەی دائیرەکە و ئێمە ناکرێت تۆ هەر نەفەرێک بێنیت و ئەمە ئیشی ئەڵێ باشە وعد ئەدەمێ ئیتر نایە کە ئەگەڕێتەوە لە پێش دەرگای دائیرەکە کابرایەکی هەژار دێت ڕوو لە حاجی کاک ئەحمەدی ئەڵێ بۆ خاتری خوا ئەم ئیشەم هەیە بەشکم بچی بۆ لای ئەو مەسئولە بۆم بکەیت. یەکسەر حاجی کاک ئەحمەدیش بەبێت تەئخیر بوون ئەگەڕێتە دواوە بۆ لای مەسئولەکە پێی ئەڵێ ئەی من پێتم نەوت تۆ ئیتر مەیە ئەوەنە، وتی من لەبەر خاتر خوا هاتمە ناتوانم ئەو تێتی بۆ خاتری خواوەرە ئیتر من چۆن تەڵەبەکەی ڕەفز بکەم، ئەوە من هاتوومە ڕوت لێ ئەنێم ئیتر تۆ بۆی ئەەکەی ناکەی من ئەوەنم لەسرە بێم. بەڵێ بەڵێ کاک شێخ باسێک لە بگەڕینەوە بۆ ناوەڕۆکی نامەکەی نێوان شێخ حەسەن و نادرشا. بەڵێ قوربان. نادرشا لەو نامەیەدا کە باز لە بنەماڵەکەی ئەمانەکە کە ئەیانگەڕێتەوە بۆ جعفەری سادق. شێخ حەسەن وەکوڵێ شانازیەک بە مەزهەبی شافعیەوە کە مەزهەبی هەموو میلەتی کوردە. بۆ منە چۆن ئەم شانازیکردنە بە مەزهەبی شافعیەوە کە مەزهەبی زۆرینەی گەلی کوردە وەکوڵێ بە نادرشای ئەڵێ ئەم شانازیە لە چێوە سەرچاوی گرتووە؟ ئێمە وەکو کورد طبعاً ئەتباعی مەذهبی شافعی ئەکثەرشی لێرە لە عێراق و لە میسر انتشاری کردووە و دوای ئەوە حەنەفی لە تورکیا زیاتر ئەحنافن ئەوان کە ئەرچەند ئیمامی عەظەم لە عێراق مەدفونە. بەڵام عولەمای کورد عموماً ئێمە مەذهبی شافعی و ئتباعی مەذهبی شافعی مؤلفات و ئیجتیهادات و تەفسیر و هەرچیان هەیە لە مەذهبی شافعی بۆیە فەخرەکەن بە شافعی بوونیان و بە سونی بوونیانەوە لەوە سەرچاوی گردووە. خۆی شێخ حەسەنی گڵە زەردە زانایەکی مجاز بووە، حافظ القورئان بووە، قورئانی لەبەر بووەوە. مەدرسەی گڵە زەردە یعنی هیچی کەمتر نەبووە، وەکو ئێستا باسی مەدرسەی بیارە ئەکرێت لە کوردستانە و مێژووی و کە لە مەدرسەی گڵە زەردەش بە هەمانش، بەڵام ئێمە ئەو تاریخ و سەروەری شکوێن تەوثیق نەکرا و بایەخی پێ نەدراوە. بەڕاستی ینی ئەو زانە هەڵکەوتوانە ئیبن خەیاتی قەرداغی، شێخ عومەر مامۆستای مەلا عەبدولکەریمی مودەڕس هەمویان لەو مەدرسانە هەڵکەوتونە و پەروەردەبوونە. ئەوە پێویست ئەکا ینی لەو بوارەیە
زیاتر بایەخ بدرێ و زۆر باشە. شارەزا بکرێ بەو مێژوو. کاکشێخ جەنابەت لەم دیدارەی ئەمڕۆدا وەکڵێ ئەرکی نووسینەوە و پێشاوخستنی کەسایەتی و ڕۆڵ و ئەزمموی ژیانی نەوەکانی شێخ حەسەنی گڵەزەردە لە ئەستۆ گرتووە. شێخ حەسەنی گڵەزەردەش خاوەنی 9 کوڕ بووە. 8 کوڕ قوربان. 8 کوڕ؟ زۆر باشە. جەنابەت چۆن توانیوتە باتیش کێ بخەین سەر نەوەکانی شێخ حەسەن، ئایا ئەوانیش بە دوای ڕێباز و ڕێڕەی باوکیانە ڕۆشتون و توانیوان چۆن خزمەتی ڕێباز و ڕێڕەوەکەی باوکیان بکەن؟ طبعاً بەڵێ شێخ حەسەن 8 کوڕی هەبووە، ئەلەو کوڕانش وەکو جەنابەت باست کرد هەمویان ڕێڕەوی باوکیان کردووە لەسەر هەمان هەتاکو ئەمڕۆژ کەسایەتی زۆر ئاینی و کەسایەتی زانستی، کەسایەتی ئەدەبی، شاعری زۆر گەورە زیاتر لە 10 شاعر لە نەوەکانی شێخ حەسەنی گڵەزەردە هەیە و کە کێن ئەو زانە و شاعیرانی کە وەکڵێ بەڕەچەڵە گەگەنەوە سەر شێخ حەسەنی ئێمە ئەگەر بێن لە 3 کوڕا تقریبان حەسر بوون. ئەگەر باسی بکەینەکەمیان شێخ محێدینە، شێخ محێدینی کوڕی کە لێرەوە ئەچێتە خوارە و لە کەرکووک دائەنشێت. نەوەکانی شێخ محێدین لە منطقەی قەرە حەسەن لە نۆدێ جێنشینە بنوە لەو دیانە لە ئەغڵبیان تەکێ مزگەوتیان بینا کردووە و ئەو ئەرکە پیرۆزە ئەرکێکە بەڕاستی هەموو کەس خۆی لێ نادات خزمەتی ئاین و خزمەتی زانست. ئەوان بەو ئەرکە پیرۆزە هەڵساون و جێگەی پەنجەیان دیارە ئەوەی ئەگە بە ئینسافەوە سیر بکا لە ناوچەکەی. شێخ محێدین کە خۆی چێتە کەرکووک ئەولادەکانی لەوێ ئەمێنەوە. یەکێک لە ئەولادەکانی شێخ محێدین شێخ مەحموودی قوتبە. شێخ مەحموودی قوتب لە شۆریجە تەکێ و مزگەوت بینە. ئێمە کە ئەڵێن تەکێ وەکو موئەسسەسەیەکی دینی شان بەشانی مزگەوت خزمەتی زانست و خزمەتی دین و خزمەتی کۆمەڵ بکات، مەڵبەندێکی ئاینی، مەڵبەندێکی علمی مەبەستەکەمان ئەوەیە و تەریقەتیشیان قادری بووە لەسەر ئەو ڕێبازە خزمەتیان کردووە. شێخ مەحموود یەکێ لە کارە گەورەکانی بەحر الئەنسابی داناوە، ئەو ئەعمالە گەورانی کە کردوێت 15 ساڵ خەریکی نووسینی ئەو کتابە بووە. ئەو کاتە نووسین زۆر کەم بوو، باوەڕەکەی نامەیەک وەکو باسەکەن لەو دێهاتانە هاتوو کەسێک نەبووە بیخوێنێتەوە، هێناوێنە بۆ شۆرجە نامەکەیان بۆ بخوێنێت، خوێنەوار زۆر کەم بووە. ئەو هاتووە یعنی ئێستا ئێمە ئەمانوی مێژووی ناوچەکە بنووسینەوە، مەسادر زۆر کەمە تەوثیقی ئەو بەسەر هات و حەوادیثانەی کردووە کە ڕووی داولێ. شێخ مەحموود ئەو کاتە ئەشرافی دانا و 15 ساڵ خەریک بووە. یەک مەزەرێکی زۆر مهمە، چەنەها ڕیسالەی دکتۆرا و ماجستێر دێن لەو سەرچاوی ئیسفادە ئەکەن ئێستا. مێژووی هەموو بنەماڵەکانی تیان حەوادیسی زۆری تیان نووسیوە خۆی. پێچگەلەوە یەکێ لە کارە گەورەکانی شێخ مەحموود لەگەڵ شێخ سەعیدی حەفیدی سلێمانیا کە کوڕزای حاجی کاک ئەحمەد و باوکی شێخ مەحموودی مەلیکە چوونە بۆ جیهاد، حتاکو یێریڤان چوونە عاسیمەی ئەرمینیا لە ساڵی 1870 کە رووسیا هجوومە کاتە سەر دەوڵەتی عوثمانی لە 2 خۆڵەوە هجوومە کات، لە قەفقاس کە کوردستانە و لە بەلقان کە ئەوروپایە. طبعاً ئەمان وەکو کورد دیفاع لە وڵاتی خۆیانەکەن، هەقیان نییە لە ئەوروپا، هەرچەند دیفاعێکی مقدسە دژی دوژمنێکە هجوومی هێناوەتە سەر دەوڵەتی ئیسلام ئەو کاتە. و سوڵتان عەبدولحەمیدی ثانی کە یەکەم ساڵی خلافەتێ بێ ئەو کاتە پەنای بردو بۆ زەعاماتی دینی ئەم شێخی تەریقەتانە ئەم کەسایەتی اجتماعیانە کە ئەتباعیان هەبووە وەکو خۆبەخش چوونە دیفاعیان کردووە لە حدود مقدساتی ئیسلام. شێخ مەحموود قیادەی 250 کەسی کردووە، شێخ سەعیدی حەفید قائیدی عام بووە، یعنی 1000 کەس لە ئیمریا بووە، لێرەوە ڕۆیشتوونە حتاکو یێریڤان عاسیمەی ئەرمینی. حتا شێخ مەحموود لە ئەشرافیان وسیوەتی لە شەڕێکە لە دوای نوێژی عەسر 3 لە مجاهیدینەکانمان شەهید بوون، یەکیان کە خەڵکی کەرکووکن، یەکیان شێخ تەیفورە کوڕ شێخ قادری خانق کە ئەوانی شەر سەید ئەحمەدی خانقا بیستە بەر زنجین و بنەماڵێکی دیارن لە کەرکووک. ئەمە وەکو شێخ مەحموود کەسایەتیەکی ئاینی حوت مؤلفی هەیە، مثلا لە هەموو بوارەکانە مؤلفاتی تحفة الأحبابية، تحفة الأخوانية، ئەمە کەوا یعنی باسی مەواعیظە و باسی فقه و باسی شریعەتە، هەرچەند تحقیق نەکرا و تەرجمە نەکراوە بە فارسی، حتا بەحر الئەنسابەکەش بە فارسی ئەشرافیە، بەڵام لەو سەردەمەیە خاوەنی حوت مؤلف بووە. دوای خۆی کوڕەزایەکی سابری شاعیرێکی ئاینی بووە لە بدایەتی قەرنی 20 ژیەوە ئەو کاتە کە بریتانیا هجوومی کردوتە سەر
هاتوتە عێراق و عێراقی داگیر کرد دوای حربی عالەمی یەکەم کە دەوڵەتی عوسمانی هەڵوەشاوەتەوە لەو کاتەیە ڕوئەنێن لە سابری کە تەرجمەیان بۆ بکات ئینگلیزەکان ویستیانە ئیسفادە لە شخصیەتی بکەن و امتیازاتی دنیوی مانگی 450 ڕوپێی بدەنێ بۆ ئەوەی تەعاونیان لەگەڵا بکە بە ناوی تەرجمەکردنەوە چۆن نادرشە ڕوویناوە لە شێخ حەسەن بە هەمان شێوە ئەو تەجروبەیە دووبارە ئەبێتەوە لە زمانی لەگەڵێکی لەنەوەکانی شێخ حەسەنە ئەو کاتە سابری هەرچەند خەڵک زۆر لەم ینی زەیقەتا ئەبێتەوە زۆر لەوەیە ئەبێت کە ینی ساڵی گرانی مەشهورە دوای حربی عالەمی یەکەم کە گرانی بەرپا ئەبێ خەڵک لە برسا ئەمرێ ئەو کاتە شێخ نەجمەدینی سابری بە شعرێک جوابیان ئەداتەوە شعرێک کە بە زیندوی ئەمێنێتەوە لە مێژووە ئەڵێ کڵاوی سەردڕاوی خۆم بە تاجی پادشانادەم کە لاوەی دوو کەڵاوی خۆم بە قەسر و گەنجی شانادەم تا کۆتایی شعرەکە ئەمە لەنەوەکانی شێخ محێدین بەڵام لەنەوەکانی شێخ معرف ئەوان لە منطقەی سلێمانی دانیشتون شێخ حەسەنی سانیمان هەیە سێ نەقیب ئەشرافمان هەیە لە سلێمانی نەقیب ئەشراف بوونە ئاخریان سەید ئەحمەدی نەقیب کە دیوانێکی شعری ئاینی هەیە لە سلێمانی ژیاوە ئیمام و خەتیب بووە مدەڕس بووە شاعریش بووە بەڵام لێرەوە ئەچێت لە مەدینە وفاتەکە ساڵی 1910 سەید ئەحمەدی نەقیب دیوانەکەی مەطبوعە و دیوانێکی ئاینی ئەگەر بە وردی بخوێنێتەوە لە مستەوای شعرەکانی مەحویە بێجگەلەوە شێخ حوسێنی قاضیمان هەیە کە قاضی بووە لێرە و خاوەنی تەلیف کتابی سیراجی سالکینە لە حەزەکەم یەک زانایەکی کە هەیە باسی بکەم لە نەتەوەی شێخ عەبدولسەمەد فەضلەدین کە کوڕی پێنجەمی شێخ حەسەنی گڵەزەردەیە کە ناوی شێخ ئەحمەدی فائیزە شێخ ئەحمەدی فائیز قاضی بووە لە زۆربەی شارەکانی عێراق دوای چووەتە ئەستەمبوڵ لەوێ قاضیەتی کردو هەتاکو وەفات ئەکات لە ئەستەمبوڵ لە مەقبەرەی سوڵتان محەممەد الفاتح لەوێ ئەینێژن بەڵام خاوەنی کتابی کەنزول لە سونە کە تا ئێستا کتابی وا تەلیف نەکراوە بە 7 لوغەت تەلیفی کردووە و مؤلفاتی کەشی زۆرە شێخ محەممەدی خاڵ کتابی کەنزول لە سونی تحقیق کرد و جەناب لە بواری فەلەکیات و ئەو بوارەی کە شێخ حەسەن گڵەزەردە کاری تیاکردۆ جەناب داماشت بۆدا کە چوارەمین زانای فەلەکیاتە لە جیهانی ئیسلامیە ئەم زانست و تەجربە و وەکو ئەڵێ شارەزایی چۆنچۆنی فێربووەلەکیەوە فێر بووە لای کێ بۆ خوێندوویەتی بۆچی دوای خۆی ئاەنەوەکانی توانیان درێژە بەم زانستە بدەن و فێری هەمان ئەم زانستە ببنەوە یان هەر لە خۆیان وەکڵێ کۆتایی پێهاتووە مۆزوعی فەلەکیاتەکە هەر لە شێخ حەسەن خۆی حەسر بووە کە فەلەکی بووە ئەوی جەنابەت باس کرد چوارم فەلەکی بووە بەڵێ کاتی لە هەشتاکانە لە تەلەڤیزۆنی عێراق بەرنامەیەک تەقدیم ئەکرا کامل دەباغ تەقدیمی ئەکرد بەرنامەی العلم للجەمیع دوو حەڵقەی لەسەر شێخ حەسەنی گڵەزەردە کرد و ئەو تەصنیفی کرد بە چوارەم فەلەکی لە عالەمە بە ئیتر نازانم ئەو دوو بەرنامەیە ماوە لە ئەرشیفی تەلەڤیزۆنی عێراقیانە ئێمە دەستمان نەکەوتووە تا ئێستا بەڵام معلوماتی زۆر مهمی لەسەر شێخ حەسەن باس کرد شێخ حەسەن ئایا بەچێ متەئەثیر بووە لە چی زانایەک ئەو مەدرسەکان مەدرسەی علومی شەرعی بووە یعنی ئەم دوانزە عیلمەی کە ئەخوێنرێ و مەلای دینی فێرەکە کە مجازە و مزگەوت و مینبەر وەرەگرێ بەڵام وەکو خۆی ئێحتیماماتی هەبووە طبعاً لە زاناکانی سەردەمی خۆی و لە زانای ئێرانی چەند زانایەک هەیە بۆ خوێندن چوەتە دەرەوەی کوردستان شێخ حەسەن گڵەزەردە شێخ حەسەن تەنەقولاتی بەڵێ بۆ سعودیە ڕۆیشتووە چووە بۆ حەج ڕۆیشتووە لەگەڵ شێخ محێدینی کوڕا و لەوێمانێتەوە و تەنەقولاتی لە کوردستانیش وەکوتمان لە منطقەی نودێەوە هاتووتۆ چۆتە و بەرەو بۆ قەرەداغ و زیاتر هەر لەم ناوچەیە ژیاوە بەڵام وەکو سەفەری حەجی کردووە بەڵێ شێخ حەسەنی گڵەزەردە لە ژیانی خۆیەوە کۆڵێ لە حوجرە و لە زانستەکانی حوجرە دێتە دەرەوە سیرەکەی بۆ منە نازانم حتا ئێستا لە شاری سلێمانیا چلەی زستان بە چلەی گڵەزەردە بەناوبانگە بۆ نمونە بۆ دیاریکردنی یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان یان بۆ دیاریکردنی جەژنەکان چۆتە سەر بەرزاییەکی شاخی گڵەزەردە
کە شار باژێر و شارە زور و قەرەداغ و بازیانی لێوە دیارە ئەگەر بەیانی جەژن بوو بێ یان ڕەمەزان و بێ ئاگرێکی گەورەی کردوتەوە وەکو بانکدانی ئێستا یا وەکو میدیایەکی ئەم سەردەمە تەلەڤیزیۆنێ ئەم خزمەتەی شێخ حەسەنی گڵەزەردە لە چیەوە سەرچاوی گرتووە کە وەکو خۆی وەکو مەرجەعێکی گەورەی کورد وەکۆڵێ پێشچاو خستووە کە هەموو لە هەموو بوارەکان هەوڵی داوە خزمەتی میلەتەکەی بکە. بەڵێ خزمەتی کردووە بەڕاستی لەم بوارەیە بە تایبەتی کە بواری فەلەکیاتە ئێمە نابینین، یعنی یەکێکیکە لە کووردا وەکو ئێحتیمامی دابێت وە جێگەی دەستشی دیارە بەڕاستی ئەو کاتەش ئیسفادەیان لێ کردووە، بەڵام ئێمە لەسەرمانە ئەوەی کە ئەو خزمەتی کە ئەو کردوێتی لەو عەسرا ئێمە ئیمڕۆ زنووی بکەینەوە بە خەڵکی بناسیێنی ئەمە ماوە، یعنی ئەو خزمەتی کردووە بەڕاستی ئیبداعی کرد و داهێنانی کردووە لە اختصاسەکەی خۆی چوەتە دەرەوە کە علومی شەرعیە. بەڵێ بۆ ئەم شتانە پشتی بەچی بەستووە، ینی بۆ بینینی مانگ ئایا هەر کەسێکی ئاسایی تریژ ئەیتوانی مانگ ببینە یان بۆ شتی تایبەتی هەبوو؟ نەخێر ئەو وەکو مختصێک بایەخی بەجان بە ئەو بۆ مەرسەدی دروست کردووە، یعنی ئەو بۆ مزگەوتەکەی گڵەزەردەی بە تەسمیمێکی فەلەکی دروست کردووە کە کاتی بانگەکانیشی دیاری کردووە، کاتی بانگەکانی کاتی فەسلەکانی هەموو 4 فەسلەکە بێ هەموو ڕۆژێک خۆر بداتە ناوی ئەو مزگەوتەیە قوبەیەکی مدەوەری بۆ کرۆ پەنجەرەکانی ئەوە بە ساڵ و 2 ساڵ نەکراوە، یعنی ئەوە مەرحەلەی ویستووە و ئەو خۆی یەکلایی کردێتەوە بۆ ئەو ئیشە، هەرچەند دوای خۆی ئەو ئارائی هەیە لە فەلەکیاتە داهێنانی هەیە ئیتر متەئەثیرە بە مؤلفات و زانایانی پێش خۆی لە وڵاتی چۆن ئێستا ئێمە لە حوجرەکانە هی سەعدی شیرازی و زاناکانی ئێران ئەخوێنرا لە بواری ئەدەبە لە بواری علومەکانی کە حتمەن ینی تەئسیری ئەو زانانەی دەرەوەی لەسەر هەیە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی ینی سیرە زاتێکەکەی هەر ئەو چەند بەحر ئەنسابە و ئینانەیە، ینی مەزدەرە ئەسلەکانمان بەدەست نەکەوتووە، ینی خۆی باز بکات چۆن. بەڵێ کاک شێخ حەسەنی گڵەزەردە یەکێک بۆ لە زانە هەڵکەوتەکانی سەردەمی خۆی، پێشتری ژاماژەت بۆدا کە دەستنووسەکانی فەوتاون ئەکرێ بە ژمارە بێیان بە باسکردن بێ باسێک لە بەرهەموو دەستنووسەکانی ئەم پیاوە بەڕێزەی کورد بکەین بزانین چەند نووسراوی هەبووە لە بواری چیان دەستنووسی هەیە، ئایا هیچ دەستنووسێکی ماوەتەوە یان هەمووی فەوتاوە تیاچوون؟ وەکو ژمارە زیاتر لە 15 مؤلفی هەیە، زیاتر لە 15 دەستنووسی هەیە کە ماوەتەوە هیچی لە بەردەستمان نەهێنێت. ئێمە زۆر گەڕین یەک کتابێکیمان دەست بکەوێت کە هینی خۆی بێت، مقدمە و خاتیمەی هەبێت کە بزانین دڵنیابین ئەمە هیچ چۆن نەزانن کە بۆ زیاد لە 15 نووسراوی سەرچاوەکان باسی کردووە. سەرچاوەکان مەسەرەن ڕیسالەی ئەسرار القلوب ئەمە باسەکات کە هینی شێخ حەسەنەوە چەند مەوزوعێکی لێنە، مەسەرەن باسی ئارائی هەبووە لە تەفسیرا چەند ئاەتێک دێنێتەوە ئەمە شێخ حەسەنی گڵەزەردە تەفسیری کرد، ئەمە ئارائی بووە بۆ تەفسیری ئەم ئاەتانە. ئەمە لە سەرچاوەکان لە ئەشرافیە لە ڕسالەی مونجیە باسییان کردووەکانی شێخ حەسەنی گڵەزەردە، بەڵام کتابە ئەسلەکە خۆی لە ژێر دەستمانە نەماوە، حتا فەلەکیاتەکەشی بە هەمان شێوە کتابمان هێنا لە مەکتەبەی مەلەکی سعودی هێنابوومان دەستخەتە بە ناوی کتابی منطقە، کتابێکی زۆر میمە شەرحێک کراوە، شەرحێکی زۆر غەریب مستەوایەکی زۆر بەرز، بەڵام مقدمە و خاتیمەکەیمان نەبوو، نەمانتوانی ینی لژنە زانستێکە بە ئەمانەتەوە وتیانێمە کە کتابێک چاپ ئەەکەین بە ناوی شێخ حەسەنی گڵەزەردەوە ئەبێ 100% دڵنیابین کە ئەمە بەرهەمی ئەوە. بۆیە ئەوەمان تەئجیل کرد بۆ دوای ئەم مەرحەلەیە، ئەمە دوای ئەم دیدارە هەوڵ ئەدرێ بەرهەمەکانیشی و ئێمە دڵنیان لە زۆربەی بوارەکانە تەئلیفاتی هەیە، نەکرد لە بواری فەلەکیات. بەڵێ کاک شێخ باسێک لە کۆتاییەکانی تەمەنی شێخ حەسەنی گڵەزەردە بکەین، لە چ سەردەمێکا ژیاوە، چه ساڵێک کۆچی دوای کردووە، چەند ساڵ ژیاوە وە چۆنی مردووە، لەکوێ نێژراوە، کۆمەڵێ ئەم زانیاریانە خۆی لە هەر لە گڵەزەردە کە هاتووە ئیتر لە گڵەزەردە جێنشین گیرساوەتەوە، بەڵێ هەر لەوێ گیرساوەتەوە. چەند ساڵ ژیاوە، تەمەنی چەند بووە؟ ئەواخری حیاتە پێش وەفاتی دارێک هەبووە لە گڵەزەردە لە بن ئەو دارە قورئانی لەبەر کردووە و هەر لە بن ئەو دارش عیبادەتی کرۆ نوێژی کردووە، ئەڵێن قەبری شەهیدێکی لێ بووە لە بن ئەو دارە و وتوێتی من ئەلێرە وەفات ئەەکەم و ئەلێرەش ئەنێژرێم و توانە
چۆن ئەم قورآن ئەفەرمێ وما تەدری نەفس بئەی ئەرض تەموت چۆن ئەڵێوتێتی قورآن ئەفەرمێ بئەی ئەرض تەموت ناڵێ بئەی ئەرض تودفەن من ئەزانم ئەلێرە وەفات ئەەکەم و ئەلێرەش ئەنێژێن بەڵێ و ئەواخری حیاتیشی هەر لە گڵە زەردە بووە و هەر لەوێش بە خاک سپێراوە بەڵام ئەولادەکانی ئیتر لەو دێهاتانی دەور گڵە زەردە نەوەکانی ئێستا لێ ماون و لە دێهاتەکانی ئەترافیش قەرەداغ شەخ عەبدجەباری تیماری لە تیمار و گەڕەزیل و ئەو منتقەیە جێنشینبوونەوە لە کەرکووک و لە هەولێریش ئەولادەکانی ئێستا هەتاکو ئەمڕۆژ لە واقعی کوردستانە. کاکشەگیان من کاتی بەرنامەکەم تەواو بۆ پێم خۆش و زیاتر گرنگی بە لایەن و بوارەکانی تری ژیانی شێخ حەسەنی گڵە زەردە قوتابیەکانی و شتی تر بپرسین. کۆتا شتی جەنابەت نازانم ئەگەر شتێگە بێ من نەمپرسی بێ زۆر گرنگ بێ جەناب بە کورتاماژی پێ بکەی زۆر سپاس دەکەم. وەڵای من دەستخۆشی لە جەنابتانەکەم و ئەبێ ئەوەش بزانین کە ئەم دیدارە یەکەم هەنگاو وەکو پێشکۆنگرە یعنی شێخ حەسەن زۆر لەوە زیاتر پێویستە خزمەت بکرێ و خزمەت ئەو بوارە بکرێت کە ئەو تەلیفاتی لێ کردو بەڵام ئەمە وەکو یەکەم هەنگاو ئێستا هەموو شتێک ئەڵێ مالا یودرەک و کولوه لا یوترەک و جلوه ئەوە نەیکراوە ئێستا شتێکی زۆر باشە و من دەسۆشی لە جەنابتانەکەم زۆر سپاس دەکەم کاکشەرکەوتنامەخوانی زۆر سپاس بینەرانی بەڕێز لێرەشدا هاتمە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.